جارێکی دیکە دەرچوویەکەمەکانی سەرئاستی زانکۆ و پەیمانگاکانی هەرێم لە بەردەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران خۆپیشاندان ئەنجام دەدەن و داوا دەکەن بڕیارەکەی وەزارەتی خوێندنی باڵا جێبەجێ بکرێت. پێشتر دەرچوویەکەمەکانی ساڵی 2014 و 15 چەندین جار داواکاریان ئاراستەی سەرۆکایەتی حکوومەت و پەرلەمانی کوردستان و وەزارەتی خوێندنی باڵا کردووە، بەڵام خۆیان باسی دەکەن تا ئێستا بڕیاری دامەزراندنیان جێبەجێ نەکراوە. ئێمە دەبینین دەبیستین ئاگدارین کە 8,000 کەس دامەزراوە کە کەسانی حیزبین کەسانێکن پاڵپشتیان هەیە، بەڵام ئێمە لەبەرەوەی هەموو کوڕووکچی هەژارین یەکەمەکانی زانکۆین زیرەکەکانی کوردستانین کە دەتوانین خزمەت بکەین لە هەموو بوارەکان کەس گوێمان لێ ناگرێت. پەشیمانم لەو شتانە کە 16 ساڵ خوێندم 4 ساڵی کولیاشە و ڕۆژم لەسەرێکدانا ڕەفیقەکانم گاڵتەم پێ بکەن بڵێنەها شێتەکەی کولی زراعەیان خۆت یەکەمەکە بزانە بۆشی خۆتمان دوو دەکەی وەڵاهی زۆری شێنەوە پێوتم ئەشەدوو من ئێستا ئەڵەم دەمتان خۆش بێ کوا 16 ساڵ خوێندن کوا. هاودین عەبدولکەریم کە یەکەمی سەرئاستی هەرێمە لە پەیمانگای تەکنیکی سلێمانی بەشی ڕووپێوی وەک ناڕەزایی بەرامبەر دانەمەزراندنی و بێهیوابوونی لە دامەزراندن لە خۆپیشاندانەکە بڕوانامەکەی سووتاند. شادەکەم ئەهمێتیەوەی نەبوو کە ڕۆژێک لە ڕۆژان بتوانە خزمەتم کە قەدری ڕۆژێک شەونەخوونی ساییکردن و شەونەخوونیەکانی خۆم ناهی دایکم بداتەوە. شادەوە هێنان هیچ سوادێکی نییە. چەندە کەسە بینمە ڕا بۆ ماستەر بۆ دکتۆرا بۆ بەکالۆرۆس بۆ دەرەوەی وڵات سوودی چییە شادەگەینێتەوە کۆی من وایە. ئەو دەرچوانە ژمارەیان نزیکەی 1200 دەرچووە چەندین جارە دێنە بەردەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی کوردستان بە مەبەستی جێبەجێکردنی بڕیاری دامەزراندنیان، بەڵام بە خۆیان باسی دەکەن تا ئێستا دانەمەزراون. لە کاتێکدا پێشوو دەرچوویەکەمەکان ڕاستە خۆ دوای دەرچوونیان لە دام و دەستگاکانی حکوومەت دادەمەزران. چوارەم جارە یەکەمەکانی زانکۆ پەیمانگاکانی هەرێم خۆپیشاندان دەکەن دوای نزیکەی 5 کاتژمێرمانەوەیان لە بەردەم باڵەخانەی ئەنجومەنی وەزیراندا کەس بەدەم داواکاریەکەیانەوە نەچوو. ئەوان دەڵێن بڕیاریان داوە تا ئەو کاتەی حکوومەت بڕیاری دامەزراندنیان جێبەجێ دەکات لە مانگرتن بەردەوام دەبن. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر.